بینەرانی یادید و خۆشەویستم کاتتان باشی وادارم لە هەرچۆ هەن ساق و سڵامەت بێن لەم بەشە لە بەرنامە سەرنجتان ڕادێکێشم بۆ میزیگرتی ئەوڕۆ سەبارەت بە کۆنفرانسی شوڕای هاوکاری حیزب و چەپ و کۆمونیستەکانی کوردستان و هەروەها دوو هاوڕێ و دوو ڕوخساری ناسرا و چەپ و کۆمونیستی کوردستان هاوڕێیان عەلی خدری ئەندامی اتحادی سوسیالیستی کاریگەری و ئیبراهیمی ڕۆستەمی چێرە و ڕوخساری ناسراوی جوڵانەوەی چەپ و کۆمونیستی کوردستان. هاوڕێیان بەخێر بێن بۆ ئەم بەرنامە گەدەنگی منە بیسن. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ ئێوەش. هاوڕێیان هەروەکو ئیشارەم کرد لە بەرنامەی ئەوڕۆیە میزگردا لە وتوێژەکەی قسە و باسەکەین سەبارەت بە کۆنفرانسێ بوو کە تقریبەن 11 ڕۆژ لەوە پێش لە ئستکۆڵم لەلایەن چەند حیزب و ڕێکخراوەی سیاسی و هەروەها فعالینی جوڵانەوەی کۆمونیستی لە ئەم کۆنفرانسا بەشدار بوون. ئەوەڵین پرسیارم ئاراستەی ئێوە کەم سەعیدی یەگانە هەروەکو ئاگاداری ئەم کۆنفرانسە لەلایەن تعدادە لە هێزی چەپ و کۆمونیستەکان لە تاریخی 34 دسامبرا بە شرکەتی زیاتر لە 120 نەفەر لە فعالینی ئەحزاب و فعالینی چەپ و کۆمونی لە جامعەی کوردستانە کە زۆربەی خەڵکی ئەو جامعە دەیان ناسن بەرگوزار و بەڕێوە چوو. ئەم کۆنفرانسە بە چه هەدەفێک بوو؟ بەڵێ پێشتر سڵامەیە بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەوە و هەروە هاوڕێیانی کە لەم بەرنامە بەشدارن. هەروە کە ئێوەش شارتان کرد تاریخ 34 دسامبر ئێمە کۆنفرانسێکمان فراخاندا لە فعالینی چەپ و کۆمونیست لە کوردستانە. ئەم کۆنفرانسە بە ماوەی 2 ڕۆژ بەرگوزار بوو و هەروە کە ئێوەش شارتان کرد حدود 120 نەفەر لە فعالینی چەپ و کۆمونیست لە هەردوو حزب حکومەتیست و حزب کۆمونیست ئێران کۆمەڵە تشکیلات کوردستانی بەشدار بووین چ بتەوە حزوری و چ لە نەتە. خب هەدەف لە بەرەمگوزاری فەرەنسا تەلاشی بوو بۆ کارێکی مشتەرەک ئەم دوو حزبە لە تەک فعالینی چەپ و کۆمونیست لە کوردستانە ئەشخاصی سەرشناس کەسانگەری کە ساڵهای ساڵ خەریکی مبارزە و هەڵسووران و تەلاش بوون. دەی لەکەیکی زەرورەتەکەیکی خۆ هەڵەگەڕێتەوە بە ئەوزاع سیاسی ئێران و تەحوڵاتی ئینقلابی کە ئیسە لە ئێران و تەبیعەتەن لە کوردستانە جاریە. بە قەول معروف ئەو جامعە خەریکە قاڵمانەکات دەنگمانەکات کە تەلاشکەن تەلاشی مشتەرەککەن دەست من ناودەستیەک و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە وەکو نیروهای چەپ و کۆمونیست لە کوردستانە تەلاشکەن کە جنبش سوسیالیستی و جنبش کرێکاری و جنبش ئازادی خوازانە و عەداڵەت تەڵەبانە لە کوردستانە تەقویەتکەن. ئەم زەرورەتە هەمیشە بووە حەقیقەتەن، منتها ئەمڕۆ با تەوەجو بە ئەو زاحواڵ سیاسی ئێران و تحولێک ئینقلابی کە لە ئێرانە عن جاریە و هەدەف ئەو تحولە ئینقلابیە سەرنگونی جمهوری ئیسلامیە ئەم زەرورەتە زۆرتر بوو و ئەم تەلاش ئێمە کردمان پێمان وایە خارج لەم ڕفیقانە کە لەم دوو ڕۆژە لە کۆنفرانسە شرکەتیان کرد حتمەن تێفێکی زۆر وەسیع لە بنیامگەل ئازادی خواز بەرابەری تەڵاب عەداڵەت خاص سوسیالیست کە ساڵهای ساڵە خەریک مبارزەن و بە هەر دەلیلێ ئیسە بە دەلایلی مختلف بەرحاڵ متحەزب نین لەناو هیچ کام لەو حیزبانانین. ئێمە تەلاشمان کرد بەرحاڵم یەکگرتووی ئیجاد کەین و خۆشبەختانە ئەو کۆنفرانسە بەرگوزار بوو و نتایجێکیشی بوو ئەو کۆنفرانسە بە تەفاهم و بە تەلاشی جەمعی و هاوفکری جەمعی بالاخره نتیجەکەی بوو بەوەی کە شۆرایەکی 8 نەفەر انتخاب کرا بۆ هەدایەتی فعالیەتی ئەم شۆرە. زۆرەتێک هەروە ئشارەم کرد زۆر ڕۆشنە و خودی ئەو ڕفیقانیشە بالاخره واقف بوون بەوەی کە ئەم یەکگرتوویە ئەم کارە مشتەرەکە ئەم تەلاشی مشتەرەکە زۆر زەردی ئەمڕۆ نیاز ئەو جامعەسە و ئەوە تەڵەب ئەکات لە ئێمە کە نەتەنیا ئەم جەمعەکە لەو دوو ڕۆژە لە کۆنفرانسە جەمع بووینەوە بەڵکو جەمعی زۆرتر لە فعالین کۆمونیست لە کوردستانە هەن کە ئەگەر تەلاش بکەین تەلاشی جەمعی بکەین ئەتوانین ئەوانیش ملحەق بن بە ئێمەوە تەلاشی مشتەرەکتر بەسڵات تەلاشێکی گەورەتر و فعالیەتێکی مستەمرتر بۆ ئەوەی کە ئێمەش پێش بە حەڵخۆمان وەکو جبهەی چەپ و کۆمونیستە کوردستانە بتوانین لەسەر جنبشەکەی خۆمان لەسەر ئۆفۆق و ئارمان و
بەرحاڵ ئەوە هەدەفەکە مۆر نەزەری مەسکە حاکمیت شۆرای لە کوردستانە بتوانین ئەمە تەقویەت بکەین و لە واقع زەرورەتەکەی دێنەوەی و هەدەف بەرگزاری ئەم کۆنفرانسە بەطور واقعیەوە بوو. زۆر سپاس بۆ تۆزیحەکانە دەگەڕێم وڵاتان. هەورێ عەلی خدری دەگەڕێمەوە لای ئێوە و سوال ئاراستەی ئێوەکەم. ئێوە خۆتان ئاگادارم لە ڕێگای دوورەوە هاتوون بۆ ئەم کۆنفرانسە، دوو ڕۆژ لەم کۆنفرانسە بەشدار بوون. حەزەکەم لە زمانی ئەوە ببیستم کە چ بەحسایەک لەم کۆنفرانسەدا مەطرح بوو، تەبادل نەزەر لەسەر کرا، نەزەر و ئەرزیابیتان لەسەر ئەم کۆنفرانسە و ئەو دوو ڕۆژ بەحس و جەدەلانە چی بوو؟ چییە؟ میکەکەت بەسراوە گەر زەحمەت نەبێ. زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم هەلەتان ڕوخسان توانین لێرەوە لە مۆردە و کۆنفرانسەوە کە باست کرد قسە بکەین یا نەزەر و بۆچین خۆمان بێژین. هەروەک کاک ساعیش باسی کرد، ئێمە من لە واقع لە جریانی ئەوە چییە پێشەکی ئەم مۆزوعە ئاگادار نەبووم و دیارە هاوڕێیانی حیزبی کۆمونیستی ئێران یان کۆمیتەی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیست بەپێی بەحس و قسەیەکە لە کۆنفرانسەکە شارکردیان دوو سێ مانگ لە موردم هێنەوە بەحسیان بوو. نامێکم بەدەستکەی وەکو داعوەت نامە و دیار بوو بە هاوڕێیە لێ تریش گەیشت، منیش ئێلام کرد کە باشە حتما حوزەرەکەم پێم وایە فرسەتێکی باشە بۆ جەلسەکەیش یا سمینارەکە یا کۆنفرانسەکەیش بە نظر من فرسەتێکی باش بوو، مناسب بوو. دیارە هەروەک کاک ساعیش باسی کرد ئەساسەن ڕەبتی بوو بە خیزشی ئینقلابی کە ئێمڕۆ لە ئێرانە لە سێ مانگی ئەخیرە شروع بووە و هەموو هێز و ئەفراد و ئەشخاص و سیاسی و فعالی چ لە داخل ئێران چ لە دەرەوەی ئێرانی بە جموجول خستە بۆی کە بتوان کار بکەنەوە بۆم جنبشەوە بۆم حرەکەتێک کە لە جامعەی ئێرانە هەست کۆمەکێ بکرێ. بەنظر من فرسەتێکی باش بوو. لە جەلسەکەی شا بەنظر من دوو ڕۆژ باس بوو، بەحسە لە مختلف کریا، موضوعاتی مختلف باس کریا و ئەساس بەرداشتی شخصی خۆمەوە بوو. ئەساسەن باستەکە ئەوە بوو کە کەسانی زۆر هەن وەکو هەتا بەعزەنیان هەزاران کەستر هەن کە لە دەرەوەی ئەم ئەحزاب و سازمانیەکە ئەمڕۆ متشەکلن موجودن و ئینسانیەکن کە تەئسیریان بۆ دەخاڵەتیان بووە و ئەمڕۆ توانن نەقشیان بێت. دەبێ هەوڵ بدرێ کە ئەم فعالینی چەپ و کۆمونیست کە لە خارج کشورە هەن بتوانن زەرفێک ئیجاد بکەن و بتوان پێکەوە هاوکاری و فعالیتکەن بۆ یارمەتیدان بە جنبشی ئینقلابی کە لە جامعەی ئێرانە موجودە و ئەوەی وە لە دەستیان تێبیکەن بۆ ئەم حرەکەتەکە لە جامعە هەست. بەنظر من نگرانیەک بوو لەلایەن منفەرەدینەوە کە بەعزەن بەنظر من دروست بوو ئەوەی کە چۆن ئەتوانن دخاڵەتکەن، چنێک ئەتوانن دخاڵەتکەن، نەقشیان لە ئەم حرەکەتات چی دەبێت، چۆن ئەتوانن تەرجمە بکرێنەوە لەناو ئەم حرەکەتە لا و تا بتوانن نەقشی خۆیان بنوێنن. نیگەرانیەکیان بوو کە بەنظر من بەجێ بوو. لەو لاشەوە بەنظر من هاوڕێیانی حزبی کە نەقشیان بوو لە پێکهاوردنی ئەم جەلسە ئەنعتافێکی باشیان بوو نسبەت بەم حرەکەتەوە، حتا بەیانیە و ئیطلاعیە و شتێکیان نووسی بوو پێشەکی حاضر بوون گوێچکە بن بە جەماعەت، حاضر بوون تەوەجوکەن بە قسە و باسی جەماعەت و بەعزانی شەمانە دانریا بۆی کە لە جەمعە و لە جەمعی زیاترە بە تەسویب بگەی و سەواسی لەسەر کرێ و هەر بۆیە بەخشان بەنظر من ئەم ئەنعتافە بەنظر من جگەی خۆشببینی خۆشحاڵی بوو. شتێتریش کە لە جەلسەکە بەنظر من تاکیدی لەسەر کرێ ئەوە بوو کە هەزاران خەڵکی تر هەن کە چەند بەرابەری ئەحزابی متشەکلن و واقعانە کرێ تەئسیریان بێ و تەئسیریان هەست و دەبێ ئەو فەزا دروست بێ کە ئەم هاوڕێیانە بتوانن بێن و شرکەت بکەن لەناو ئەم جەلسەتە کە دیارە هەیئەتێکی 8 نەفەرە انتخاب کریا کە چواریان منفەرەدین بوون. طبعا بەحسە لە تریشکرات چە لە حاشیە چ لە دەرەوەمانە کە دەبێ سوخت و سازە لەناو خۆد منفەرەدینە دروست بێ کە بتوانن وەکۆی کەیسا ئەحزاب هەن خەریکە فعالیتەکەن شروع مەشورەت خاص خۆیان هێز زەرفێکە ئەوانش بتوانن
شروع مشورتیان بێ و بتوانین نەقشیان بێ لەم حرەکەتا بنظر من جێگەی سرنج بووە هیوادارم کە ئەمە ئیجاد بێەوە هیوادارم کە ئەمە بتوانێ هاوڕیانێک کە ئیمڕۆ لەناو ئەم جەمعانین ئەم فەزا باز بێ و بتوانن بێن دخالەت بکەن نەقشی خۆیان ئیجاب بکەن لەم هینە بەنظر من ضروریە ئەمە واقعیە و نەقشی ئەوێ حتما. زۆر سپاس بۆ تۆزەحەکانە دەگەڕێمەوە لای ئێوەش کاگالی. هاوڕێ برامی ڕۆستەمی هەروەکو کاگالیجی شارەی پێکرد هەیەتێکی 8 نەفەرە هەڵبژێردراوە لە نەتیجە و خاتمەی بەحسەکانی ئەم کۆنفرانسا 8 نەفەر هەڵبژێراون کە تۆ یەکێک لەو کەسانەی کە منتەخەبی ئەم شۆڕا بووی و هەڵبژێراوی. حەزەکەم لە زمانی ئەوە ببیسم قەرارە چه ئێقداماتێک ئەوەڵەن چه ئێقداماتێک تا ئێستا کراوە و دوای ئەم هەڵبژاردنە چی لە دەستوری خودی ئەم هەیەتی 8 نەفەرە بۆ بەرنامەکانی داهاتوو چی لە دەستورتانە داناوە و چی قەرارە ئیجرا بکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو و ڕێزم هەیە بۆ لە خزمەت بینەران و بیسەرانی خۆشەویست هەروەها میوانانی بەڕێزی ئەم بەرنامەش. ئەوەی کە پێشەوە کە من باسی بکەم کە تایسەتە ئێمە ئەم گروهی 8 نەفەرە چیمان کردەوە چیشمانە دەستوری کاردایە لە درێژەی قسەباسی هاوڕیانە من ئەوە یاداوەری بکەمەوە کە ئیستا ئێمە ئەم جەمعە کە جەمع بووینەوە چ ئەوانە واکەی منفەرد بووین چ ئەوەی کە وەکو دوو جەریان و دوو حیزبی تریش کە پێشقەدەمی ئەم کارە بوون ئەمانە فقط تەنها ئەو کەسانە نین کە ئامانجەکان و ئارزوەکانی ئێمە لە دەستوری کاریانە. بە نەزەری من زۆر حیزب و جەریان و ڕێکخراو هەن ئامانجەکان و دواڕۆژەکانیشان دەتەکین ئێمە ئیسە دەقاو دەخنێتەوە بەڵام نزیکایەتی هەست و ئومیدوارین کە بدەخەر لە داهاتوو ئەم هەموو نیروە پرژ و بڵاوە یەک بگرێت. هەموو وەختێک لە هەر شوێنێک دانیشی کۆڕ و کۆمەڵە لەناو خەڵکە هەن نیگرانی ئەوەنە ئێژن ئینسان های چەپ ڕادیکاڵ بەرابەری تەڵەب ئەمانە یەکگرتوونین پرژ و بڵاون هەر حیزبەکانیان لە یەک جیا بێتەوە ئنشعا بکەن بە بدەخەر ئەمەش ئومیدواریکە کە بەڵێ ئێمەش بە دەوری یەکجەمع بینەوە قسە باسەکانمان لەو جێگای کە مشتەرەکە بیکەن بە یەک دیارە اختلافاتی سیاسی اختلافاتی بیر و بوچۆن هەر هەست لە خانەوادەیەکە لە بنەماڵەیەکە ئەگەر ئەفرادی خانەوادەکە گشتی لە پەروەردەیەک باوکو دایکم بەڵام وەکو یەک بیر ناکەنەوە. بەڵام مهم ئەوەیە کە ئیمڕۆژە ئێمە ئەوە دانێنە دەستوری کارخۆمان چیمان گەرەکە ئەوەی وە ئێمە گەرەکمانە لە دەرەجێ ئەوڵە ڕوخانی ڕژیمی جمهوری ئیسلامیە و ئەمەش خێزشی کە لە ئێرانە دەستی پێکردووە. ئەم خێزشە دیارە لە ناوخۆی خۆیان سەفبەندی خۆی هەیە دەستەبەندی خۆی هەیە لەلایەکەوە هەر کام لە بەشەکانی ناو کۆمەلگا بۆ بەشی خۆی هەوڵەدا کرێکار و زەحمەتکێش بۆ دەسەڵاتی خۆی هەوڵەدا و ئێمە خۆمان لە بەرەی کرێکار و زەحمەتکێشە بینێن کە ئێمڕۆ لە شعارەکانیان ڕەنگەداتەوە لەوەی کە خۆیان ڕێکخەن لەوەی کە خۆیان ئامادەکەن دەسەڵات بگرن بەدەستەوە کمیتەی گەڕەک و یارمەتیدان دروستەکەن خۆیان ئامادەکەن وەکو شورا لە داهاتی کۆمەلگای کوردەواریە دەسەڵاتدار بن. ئەو شتێکە ئێمە گەرەکمانە حکوومەتی شورای دەسەڵاتی خەڵک. ئمڕۆ یەک شعاری جوانم لەناو ئەم ئەترازات و تەزاوراتە دی ئێژێ سەخت و کتاب و گەندۆم قدرەت بەدەستە مردم. ئەمە بووەتە شعارێکی ئمڕۆژە خەریکە وردە پەراسێنە مردم دەسەڵاتی خۆیان بە زامنێک بۆ وازانن کە بێکاری نەمێنێت ئازادیەکانیان تەزمین کرێ بەرابەری خۆشنیا و ژنکە تەزمین کرێ. پێشتەمانە ئەزانن کە ئەگەر خەڵک لە قدرەتانەوێ هەر کەسێک بێریت بیکەیتە قدرەتە باسەخەتەوە دێر یا زوو ئەبێتە دیکتاتۆرێک بەسەرتەوە. جا هەر بۆیە ئەو ئامانجەی کە ئەمان چ ئەم دوو حیزبە بوویانەوە چ ئێمە ئەفرادی منفەرد بوومانە ئامانجێک مشتەرەک بووە دەسەڵاتدارەتی خەڵک و جیاواز لە ئێمەش زۆر کەسی تر زۆر حیزب و جەریان ڕێکخراوی تریشە کار بۆ ئامانجیان هەیە ئیسە جارە ڕێگاکان تۆزێک موردی ئیرادە لە یەکتر ئەوە جێگای خۆی ئومیدوارە یەک بکرین. ئێمەش بە دوای ئەوە کە انتخاب کراین بێمە سەر دوای پرسیارەکەتان تایسێتە کارێکی ئەو کارانەوە کردمانە بەیانەیەکمان داوە کە بەڵێ ئێتایەکمان داوە کە خۆمان معرفی کردووە ئەم کۆنفرانسەمان معرفی کردووە و دواتریش بەیانەیەکمان داوە لەسەر حمایەتدا ئەم شۆڕشە خێزشە سەراسەری لە ئێران کراوە و هەروەها
هەن بەرنامێکمان بەدەستەوە بەرنامەزم ئەزیزکەم بەرنامە بەڵام گفتوگویەکی لەناو خۆمانە بەحسێک لەسەرەوەی کە ئێمە پلاتفۆرمێک یا بەیانەیە کە معرفی ئەم تشکیلە ئەم تەشەکلە بێت ئەم تەشەکلە تازە چی بێت دەواخا کولەن لەسەر ئەوە ناچێت ئێمە دانیشین بەرنامەی حیزبێکی سیاسی بنووسین ئێمە ئەوەی وا دامانەوە دەستوری کاری خۆمانە فعالیەتی ئەم خەڵکە کرێکار و زەحمەتکێش بەرابەری تەڵەب قشر توێژەکانی ناو کۆمەلگا کە ئیستەتا هەن لە معلمان دانیشتوان ژنان بێکاران ئەمانە هاتوونەتە مەیان و مبارزاکەن ئێمە پاڵپشتی حرەکەتی ئەوان بین ئێمە بەشێک بین لە مبارزەی ئەوان ئێمە خزمەتکەین بە مبارزەکەی ئەوان ئێمە بڵنگویەکی ئەوان بین و ئەمە هەدەفێکە کە ئێمە هەستمان دیارە بەرنامێک تایبەتی بۆ خۆمان دانەناوەکو حیزبێکی سیاسی بەڵام بەرنامەی کاری عملی خۆمان دیارە هەرەوەسە کە ئەو فعالیەتانە لە بۆعدی میدیاییە لە بۆعدی سیاسیە زاهر بین لە بۆعدی عملیشە لە ئەوروپا گەر پێمانەکرێت ئێمە لە تەزاهورات و میتینگ و ئەوانە شرکەتێک زیاتر بکەین بەرنامەکانمان بۆ داهاتوو دیارە ئەمێنێتە سەر ئەوەی کە ئێمە چەندێک بتوانین خەڵک لە دەوری خۆمان کۆ بکەینەوە ئەم تعدادە ناتوانێت کارێکی شەقل ئەمر بکات شەقل قەمەر بکات ئەمێنێتە سەرەوەی کە چەند حیزب و جەریان و وەدەیان نەفەری تر کە هەن حەزەکەن کار بکەن خۆیان بەن تەشەکلۆ پێوەست بن کە ئەم نیروەمان گشتمان بخەینە سەر یەک بتوانێت کارایی و تواناییکی زیاتر لە خۆ نیشان بدەین زۆر سپاس دەگەڕم و لای ئێوەش کاک برایم هەورە سەیدێگانە نەزەری ئێوە کولەن لە مەورد و بابەتی فعالیەتی شۆڕا لەم دەورە و لە دەورەی داهاتووە وشتایەکە لە دەستورە قەرارە دایبنێن دەبێت چی بێبەڕایەوە دەبێت چه ئەقداماتێ بکات هاوڕێ برایم بە دەرەجێک ئیشارەی کرد بەم مەسەلە بە نەزەر من پرۆژێکی زۆر مهمە بووە ئێمە وەکو ئەحزاب وەچە هاوڕێیانی تر فعالینی چەپ و کۆمونیست کە دوورە و هاوڕێیان عەزیزە لێرە بەشدارن لەم بەرنامە دەبێت تەلاش بکەین لە قسەکان پێش ئیشارەم کرد جەمعێکی زۆرتر واقعاً ڕفێقانیش باسییان کرد تێفێکی زۆر وەسیع لە ئینسانهای سوسیالیست عەداڵەتخا بەرابەری تەڵەب لە کوردستانە کە ساڵ سابقەی مبارزەیان هەست شەخسیەتن محبوبن شناختە شدن لە ناو خەڵک کوردستانە هەر کام لەمانە لەم ڕفێقانە واقعاً ئەتوان تەسیرێکی زۆر مثبەتیان بێ من وازانم ئەم شۆرە کە تەشکیل بووگە ئەتوانێت زەرفێک زۆر مەناسب بێت جگە لەوەی کە بتوانێت تێفێکی وەسیع لەم ڕفێقانە بە دۆر خۆیان کۆ بکاتەوە و بەلاخەر دەستیان بنێتە ناو دەستیەک تلاشێکی مشترک بە یەکۆکەن من پێم وایە ئەگەر دروست کارکە کە دروست فعالیەت کات ئەتوانێت لەم شرایطە ئینقلابیە تەسیر خۆی ببێت تەسیری زۆر مثبت بێت خۆمان دەزانین هەمیشە لە دەورەگەر ئینقلابیە وایە کە بە قەول معروف بۆ قسەی باش بۆ تلاشێکی مثبت بۆ تلاشێکی ئینقلابی زمینەی زۆر لە جامعە پەزیرایی زۆرە و هەروەش کە ئاگادانی لە ناو جامعە تێفێکی زۆر وەسیع لە فعالین کرێکاری ژنان مەجموعەن خەریک مبارزە و تەلاشن و خۆشبەختانە وەزعیەتی کە ئێمە ئایستە لە ئێرانە ئەیبینین تەحوڵاتی کە ئێمە شاهدین زۆر ڕادیکاڵە حتا ئەو شعارە ئینقلابیگە لەفرەتر لە داخڵەوە لەواخە هەڵەگرسێ لە ناو تەزاوەرات لەلایەن جوانانە و ژنانە و کاریگەرانەوە غێرە و غێرە دەرنەتیجە ئەوە یەکی لەو کارگرسە بە نەزەر من ئەشی شۆرە تەلاشی بۆ کات دومین کارەوەسا هەروە هاوڕێ برایم ئیشارەی پێکرد قەرارە پلاتفۆرمێک وەکو ئەهدافی سیاسی مشۆرە تەدوین کردێت ئەم پلاتفۆرمە کە تێتە بەرەوە بە نەزەر من ئەوەی کاری کە بیکەن ئەشێت حدەئەقەل هیچ نەبێت ئەو ڕفێقانەکە لەو کۆنفرانسە شرکەتیان بچ لە تەریقنێتەوە چه حزوری ئەم پلاتفۆرمە بە ئێستا بە ئیمزای ئەوان بگەی یعنی مورد حمایەت ئەوان قەرار بگرێت لەمە زۆر مهمە بە نەزەر من و تەسیرە بێ بە لە حاسیەت و ئەفکار عمومیە کە 120 نەفەرتر نەتەنیا محدود بێتەوە بمانە بەڵکو بڕینە سوراق ئینسانهای ترەوە هەروە کە ئیشارە کرد جەمعی زۆر لەم ڕفێقانە کار حزوریانس واقعا نەتوان مؤثر بن و تەسیر بچینە سوراقەوە ئەوانیشە بێنە پشتم پلاتفۆرمە دومین سێمین نکتە بە نەزەر منەوە سەوە کاوڕێ برایمیش بە دروست ئیشارە پێکرد بە نەزەر من تەمەرکوزی ئێمە تەمەرکوزی ئەم شۆرا بێ ڕوو بەداخڵ بێت بە تۆرە واقعی الآن ئێمە شاهدین ئیتر ئەم ئێعتراز و مبارزەکە ئێمە شاهدین و ڕۆژانە و شەوانە ئیدامەی هەیە
لەلایەن شەبەکە لە محلاتەوە کمیتەکە محلات مبارزان انقلابی جوانان انقلابی و مبارز ئەوان دەهاتە شەکول و ئەمانە بە وجوهات کە چ لە کوردستانە چ خارج لە کوردستانە و ئەم مبارزاتە ڕۆژانە هەدایەتەکەن بە تۆر واقعی. ئەمە بە نەزەر من ئەشەیەکی لە هەدەفکرد ئەم شۆرابێک کە زمنەوەی کە تەقویەتیان کات حمایەتیان کات کۆمەکیان کات بە شێوای مختلف بۆ جۆرە پێکردی بەڵکو لە بێسڵا ڕشتی ئەم و بۆ جووە هاتن ئەم شەبەکە لە کمیتەگەر ئینقلابی جوانان شۆرا مەجموعانە تەلاش کات و ئەمانە تەقویەت کردی وە بە قەول معروف تەکسیر بکردێن. ئەمە یەکی لەو شتانەسە بە نەزەر من نکتێترەوەسە بە نەزەر من دنیامەشێ دقت کاتی تر بە خودی ئەوزا حواڵە بزانم موانعی مشکلاتی ئەم شۆرە بە نەزەر من ئەتوانێت بە ئیسار نەزەرکردن بە نەختکردن حتا لە شوێنێکە کە ئیشتباهاتی سوورتەگری بتوانێت واقعاً بە لەحاظ سیاسی و لەحاظ فکریەوە کۆمەک کات بە پێشرەفت ئەم مبارزاتەوە بە پێشرەفت بە ئێسڵات ئەم تەشەکولگەرە انقلابی که عیسی دخالتن دخالت و خریکن مبارزن دا هنا نکته که به نظر من قابل توجه لم شرایطا و شورا به نظر من دستاواتی اتوانی بیکات اوی توسط خارج دوی که ل خارج ل اعتراضات و تظاهرات مبارزی که لخارج کشور لحمایه دا اعتراضات لایران وجودی هی بالاخره لویشات دخالت کرد و کمک کرد. آخرین نکتهش من دور رابطه بخاطر وقتی که خریکت توابید الان ئەزانین کە خەڵکێکی زۆر نیازیان نسبە کۆمەکی ماڵی ئەزانین زۆر کەسانگەر زەخمی بوون بەدەی لەوەی کە دەستگیر نەکردن نیان بەنە بیمارستان لە ماڵە مەداوایان نەکەن ئەمانە نیازیان هەیە کە واقعانێ مە کۆمەکیان کەی دەم دۆران من شایدم زۆر تەلاش کردیا زۆر تەقالا کردیا ئینسانایەکی زۆر واقعاً تەلاشیان کرد پوڵی زۆر ئیمکاناتی زۆر حتا دارو چۆسەوە بۆ ئێران بۆ کۆمەکی بۆ مردمە ئەمە یەک کارانەسە بە نەزەر من شۆرا توانێت دەسوکاریە دامنێت دەداهاتوە دوای ئەوسی ئەقدامات ئەوەڵیە مقدماتی کە کردی و مەسەلەی پلاتفۆرم و ئەمانە دروست بوو بە نەزەر ئەوشی کێرۆکە گەرەسەکە ئەتوانێت بینێتە دەسوکاری بە تۆر واقعی کۆمەک کات دەتوانێت کۆمەکی شایانیش کات بە مردم گەلێکە نیازیان لەم دۆرە احتسابە کردێت کاریگەرن کار ناکەن دەرامەدیان نییە بەخەرە بۆ ژیانیانە شیمکانەتیان بێت لەو زمینە بە نەزەر من شۆرەش دەتوانێت وەسعەن کۆمەکیان کات و نهایەتەکە قسەمەوەسە بە نەزەر من تەبەرکوزی ئەبێ هەم مەجانبە ڕوو بەداخەڵ بێت و تەلاشکە بە نەزەر من تەسیر دابنێتوە خۆی تەکسیکار لەناوەوە خۆی تەکسیکار لەنەوە حمایەتکردنەوە لە دەریشە واقعاً ئەو کارانە کە ئیشارە بکەوانێت ئەنجام بدات و بەرحاڵ ئەمانە کارگەرێکە بە نەزەر مەگەی وازانم شۆرا دەتوانێت هەست دەسەفێتی هەست بەرحاڵ بە تۆجو بە مەجموعی ئەقداماتی کەرایسی دەستی پێ کردووە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆزیعەکانت. هاوڕێ عەلی دەگەڕێمەوە لای ئێوە بەڕای ئێوە جهت و فعالیەتی شۆرا لەم دەورە پڕتەحەولە و ئینقلابی کە لە ئێرانە وجودی هەیە و هەر کەسێک کە تا ئێستا لاقەیت بووە بێتەفاوت بووە ئەسەن بانگی دەکات کە بێ دەور و نەخشی خۆی بجێڕێ لەم وەزیەتەی کە لان لە ئێرانەدا بەڕای ئێوە شۆرا بێ لەسەر ئەم شۆرای هاوکاریە لەسەر چ نکات و مەسایلێ پێدا بگرێ. تۆ لە قسەکانی دەوری ئەوەڵیش تا ئیشارەت بەوە کرد کە نیگەرانی زۆری دەدان و سەدان و شاید هەزاران ئینسانی کۆمۆنیست و منفرد هەن کە واقعاً دڵیان لەگەڵە و ڕاپەڕینە دڵیان لەگەڵە و جوڵانەوەدا چ کارێک دەبێ بکرێ بۆ ئەوەی بتوانین ئەم هێزە ئەم تەمایلە جەم بکەین هەرچەند شتەکە ناوی شورای لەسەرە وەختی شورای دیە بێ هەموو کەس هەر کەسێک کە دڵی بۆ ئەم شۆڕژ و ڕاپەڕین و ڕوخاندەی جمهوری ئیسلامی لێدا دەبێ خۆی بەشدار بزانێت شورادا تەعەسسوبێک نییە چی دەبێ بکرێ بۆەوەی بتوانین ئەم درگا بکەینەوە بۆەوەی ئەم دەیان و سەدان و هەزاران کۆمۆنیستەت جەزبی ئەم فعالیەتە ببن. من لە نکتەیەکە کە کاک سەعید باسی کرد خۆت جنبشی داخل یا حرکەتی داخل و حقیقەتێکی تایە کە ئەو هەموو ئەم حرەکەتێلە کە ئێمڕۆ چاوی لێ ئەەکەی و سازماندەهیلە کە ئێمڕۆ چاوی لەکەی لە جامعەی ئێرانە ڕوویداوە فرە سادە چاوی لێکەی خۆمان کارێری سازمانی و لەناو ئەحزاب و گروههای مختلفە فعالیەتمان کردیە واقعاً کارێکە تا ئێمڕۆ لەم سێ مانگە ئەلبەتە پێشتریش لەم دوو دەهەیە خرامە شاهدی تحرکات و حرەکەت و سازماندەهیلێکی لەم جامعە کریا بووین و جنبشایەکی مشخصی اجتماعی لەم جامعە فعالیەتین کرد بووین بەڵام بەستراحەت دەتوانم بێژم
هیچ حزب و سازمان و گروهێک ئەوەنە منەزەم بەرنامە و هەماهەنگ بدون هیچ حزب و سازمانی ئەنجامی داوێن یعنی واقعیەتەوە سەکە ئەو حرەکەتی ئەسڵی و جامعەسە فعالیەتی ئەسڵی و جامعەسە و هەر کارێک دەکری دەبێت لە خدمەتە و حرەکەتەلا بێ و کۆمەکە بۆ جنبش و ئەو حرەکەتەکەی بڕۆ ناو جامعە هەست و ئەوە واقع لە ئایندەی جامعەی ئێرانە تعین تەکلیفەکە و ئەوە چییە تەسویر و پلاتفۆرم و سیاست و بۆچوونی خۆی لە جامعەی ئێرانە بە پێی تەوازن خۆیە کە بە دەستی بێرێت ئیسباتێکگەێنە یا تەسویبێکە تەسبیتێکە لە ناو جامعە وەختێ چاومان لەم حرەکەتەوە بێ وەختە پێمان وا بێ ئەم حرەکەتە تعین کۆنەندە چ لە سیاسەتی داهاتووی ئێرانە چ لە سیاسەتی هەموو بەشەکانی ناو جامعەی ئێرانە مهم وەسە کە اعتماد دەکەین بۆ جنبشە ئەترافەکەین بۆ جنبشەوە ئەتوانین یارمەتی و جنبشە بین کۆمەک بکەین کە بتوانێت باڵندەتر و باشتر بچێتە بەرەوە ئەمە زۆر مهمە من وەکو هندەژم لە واقعوانەیە کە ئەمڕۆ منفرد بوون یا لە محافلی مختلفە شوێنی مختلفە بوونەوەمانە بە معنای منفعل بوونیان نەبووە واقع لەناو ئەحزابە نەبوونە دنا بە هەرێکێ بە پێی خۆی بە زەرفێتی خۆی کارێلێکی کردە ئەما ئەمڕۆ ئەو حرەکەتە لە ناو جامعە هەست زەرفێتتر و شرایەتتر و تەوەقعی تری هەست لە ئێمە بەنظر من ئەم شورا توانێت کۆمەکە بەوە کە ئەم جەمعە بتوانن ئەم جەمعەکەی لە خارج کشوەران بتوان زیاتر لەمە جەمع بوون من هەر لە دوای کۆنفرانسەکە و لەگەڵ مەجموعەیەکە کە ئاشنا و ڕۆشناو یا تەماسۆمانمانە بوو ملاحظەوەێکیان بوو نگرانیەکیان بوو بەش بە حاڵ بەش بە بەرداشتی خۆم جامداسەوە کە بەنظر من منتەفیە ئەوەی کە ئەمە بەستەیە ئەمە بێئتلاع بوونە جەماعەتەیە مەسەڵەن بەم جۆرشە لە بەنظر من ئەم کۆنفرانسە یا ئەم جەلسە یا ئەم شورا باستر دەبێت لەوە بێوە باستر لەوەسەکە حتا هەموو ئەو پلاتفۆرمەلە کە لە کۆنفرانسی وڵایە لە جەلسەی ئەوڵا بە تەسویب گەیشتەیە بین بووە ئەکرێت لە کۆنفرانسای دایتە مورد بەحث و بەڕاستی قرار بگرێت و جەمع زۆرتر کە شرکەتیانەست و دەخاڵەتیانست توان نەزەر و بۆچوونی ئەوانیش ڕەنگی تیاباتەوە مهم وەسەکە لە خدمەتی ئەم جنبشابێت لە خدمەتی ئەو حرەکەتابێت لە خدمەتی ئەو وەزیەتابێت کە ئەمڕۆ لە جامعەی ئێرانە شکلی گرتەوەمانە کاسایی ئیشارە کرد بە مەجموعەی ئاکشن کەش بتوانین بیکەن یا یارمەتی بدەین ومانە مهم بەنظرم ئەمەسە نکتێتر حەزەکەم بێژمەوەسە کە ئەم شورایە ئەو فعالینەکە ناو شورا فعالیتەنست دەبی دەست ئاوەڵەتر بن باستر بن نمونەکتان بۆ گەرمو لە ترافۆلگا سکوێری ئێرە تەزاهورات و حرەکەتێک بوو خانمێکا توتی من کۆمۆنیست نیم ئەتوانن بۆچی ئێوە ئەم لەگەڵم پەرچەم و شتەی ئێرانە مخالفەتانستەوە شێر و خورشیات یا شێر و خورشیەکە پاکەکەرە شتی تیا بنووسە یعنی حساسیت نشان ندن بما تیا بنووسە چزانم ئازادی بەرابەری حکوومەت کارگەی تیا بنووسە نانکار ئازادی تیا بنووسە شوراهای مردم تیا بنووسە هەرچی پێت خۆش بنووسە وەختی مەجموعەیەک باوەڕکەم قسەی ئەو بوو وەختی مەجموعەیەکەن کە حەزی هینیان هەست بمانە هیچ کامیان ڕەبتیان نە بە سەڵتەنەت هەست نە بە شێر و خۆشی هەست نە بە نازان چی هەست ومانە بەڵام زاهرەن هویەتێکە بۆیان تابلوویەکە بۆیان لەناو تابلۆ توشتی تر بنووسە حساسیت نشان نەدا حساسیت بە کلمات نشان نەدەین بە مەسائلی زۆر ئیدئۆلۆژیک نشان نەدەین مهمەوەسە کە ئەو خاستەیە کە هەمووتان نیشارەتان پێکرد حقیقەتەوەسە کە پتانسیلی حرەکەتی ئەمڕۆی جامعات چەپە من لە کۆنفرانسەکەی شایشان پێکرد ئەگەر ئەو پتانسیلە نەبووێت ئایسە لە خارج کشوەرە ئەوروپاییەکان و ئەمریکاییەکان بەڕاستی دەوڵەت دەرساییان دروست کرده بوو پتانسیلێک لە جامعە هەست ئەعتمادی پێ بکەین باوەڕی پێ بکەین جەمە و بینەوە دەوریەک بتوانین کۆمەکی پێ بکەین بۆی کە لە ئایندەی سیاسی جامعەی ئێرانە بتوانێت ئەوە چیە پتانسیلێکی سیاسی و حرەکەتێکی سیاسی واقعی بتوانێت قسەی خۆی بێ لە ناو جامعە و خۆی بە ئەوە چیە بە ئیسپات بگەێنێت اجازه نەدا هەرچی شتە پێ تەحمیلکەن هەرچی شتە پێ ئینکەن بەنظرم پتانسیلێکی خاص هەست ناو جامعە و
بنظر من اما واقعيتي كاما دبي زياتر لما باستر لما اولتر لما بتوانين اواني واكي شريفا محترما ازادي خوازن برابري خوازن وبحزكن كريكاران وزحمه كشان وخلقي سيستم ليش كرايو جامعه ازاد وواقعا زورن بتوان لنا زرفات جيان بتوان ترجمه بكريان سياست يعني بوتشون يعني باور يعني مهم وصل بتوانين حركتك جورترين انجام بين مجموعه خلقي زورت بتوان الشركات كان لم شورى لم حركتها هند واقعا حركتي اللي كسنا جامعه اتواني بالراحتي لخارج كشوره بيجم جيباي تشابكان ضعيفه جيباي كومستكان كم تلب همتوانين بنظام الكاركتري زور اسنا جنبشنا جامعه ولقل احزاباني بدروس بناحق بهر شيء حق اخوانا بونو نهات متشكلنا بنيا بشويه تشكلي كان امرب بنظام فرصتك فزادرس كان بنظام هل لو توان دوار سباس بو حركتك كردي انا حزبانا كم دعوتان كر ومن شخصا خوش بين بمداجل ستيج ان اتافق باشس بويك بتواني مجموعه زورتر بين وزياتر دخالت كان لام مجموعه وس جيجان بيد رجاي خوانيان بيد يعني اوان واقعا بون ساحي ومشورة بون ساحي ومتشكل بون ساحي وم هنا حركه سرشي تفكري كومك او تشكلك توان كومكين بو جامعه توان كومكين بو جمش توان كومكين بو حركته حتى عن جمهوري اسلامي رفتنيه زور دورنيه واقعا دورنيه جامعه بشده تراس بشده برولايزس وعمادس بويك لحرت لنقولك طالبني بالرجيم وبروا رجيم واقعا للسرسره نزل شتانت واني بيرسي زور سباس بوتو كانت هاور ابراهيم باتوجه بمجه جيراني كباس كرا هذا كم لزباني او بتايبه دويكا اندامي هالبجراوي ام شوراشي برنامه واهداف الدورنماي وقصرشي كارو فعاليتي ام شورا دبيت لسرت شنو كاتيك ببيت ولا عيني حلا شفا زايق ببيت دروز ببيت باتوجه بويم كونفرانسه توجه جاي من حضور زين ببيت زور علني نبو آیا اصلا کنفرانسێک لە کورتماوە یا لە درێژماوەدا جەهەت و بۆچوونەکان ئەمە هەیە کە علەنی بکرێتەوە مەحدودیەتەکان چەندی ئیجازادا بۆ ئەوەی بتوانێ ئەم شوڕا ئەو نیگەرانەی وا کاک عەلیش باسی کرد کە جەمعێکی زۆر هەن نیگەرانن حەزەکەن نەقشیان ببێ حەزەکەن ئێنێرژی خۆیان دابنێن بۆ جەزبی ئەم نیروە فعالە ئەم نیروە کە داوطەلب دەیەوێ بێکار بکە ئایا لە دەستورە هەیە کۆنفرانسێکی علەنی بەرگوزار کرێ کە هەموو ئینسانەکان بێن دەور و نەقشی خۆیان لەم شوڕا و لەم فعالێتە بگێڕن؟ بەڵێ زۆر سپاس کە عەلیش ئیشارەیەکی پێکرد بە بڕوای من ئەو شتەی کەواکەی لێرە لەم بۆ ئەم کۆنفرانسە بەڕێوەچوو ئەوشەوە بوو بە پەلە هاوڕیانێک کە دەستەندەرکار بوون و دووڕێکخراوە دەستیان خۆش بێت کە بانگەوازیان کرد وەلێ دیارە فرسەتێکی وەها نەبووە کە تدارکێکی باشی بوو بێنن مەزوماتێکی باشی بفەرن بۆ مانایە کە مەسەڵەن حتا ئێمە مشکڵاتێکی فەنیمان بوو لەباری مەسەڵەن جێگۆمەکانەوە لەباری حتا ئیمکاناتی ئینتەرنێتی و کە لە بەراوەتە فەراهەمیکەین بۆ خۆمان ئەمانە مەسەلەی بوو بە بڕوای من ئەمەش بە معنای ئەوە نییە کە ئەمە ڕێکخراوێک دروست کراوە و نەخێتەوە امیدوارم که داهاتوویەکی نزیکە لە چەند مانگی داهاتووە ئێمە بتوانین دوارە کۆنفرانسێکی تر بکرین لەم کۆنفرانسە علەنیترە و بێتەوە ئیمکاناتێک فراهم بکەین کە تعدادی فرەتر بەشدار بن و ئەم بەشداریش فقط بەمانای ئەفرادی منفەرد نییە بەڵکو داوا بکرێت یا ئەو جەریان و حیزب و ڕێکخراوانە من ئێستا نازانم بژم ناو بردە بالاخره هەند جەریاناتی فقط ئەمانە نیم بژین جەریاناتی چەپ و ڕادیکاڵ لە کوردستانە لە کوردستانە ڕێکخراو جەریاناتی تر هەیە بە بڕوای من بۆ ئەگەر گشتمان لەسەر ئەوە ساخ بین خزمەت بکەین بە شورا خزمەت بکەین بە دەسەڵاتی خەڵک دێنابێت تەعەسوباتی حیزبی و گروهی و سازمانی و فەردی خۆمان ڕابگرین بژین باش ئێمە گشتمان ئەم هێزەمان کۆ بکەینەوە لەسەر یەکدابنێ خزمەت بکەین بەوە جا ئەم شورا یەکێ لەو کاران مثبەتانەی ئەمەیە مەسەڵەن ئێمە هەر کامان لە دەرەوەی وڵات بۆ خۆمان اقداماتێکی فەردیمان کردو حتا ممکنە ئیطلاعیەیەکت داوێ حمایەتێکت کردوێ مەطلبێکت نووسیوێ فرەوەخت
ممکنە ئەتڵایی و نووسراوانت پخت نەبووێت وەری حداقل ئەم ڕۆژانە ئێمە دوێ کێشتڵایەکماندا دەرەوە سەبارەت بە ئەوەی کە بە جمهوری ئیسلامی حکومی بە دوای ئەمە ئەدامانە کە دەستی پێکردەوە بە تایبەت لەسەر ئەو دوو نەفەر بەناو فەرهاد و فەرزادی تاهازادە کە لە ئوشنەویە ڕژیم جمهوری ئیسلامی حکومی داوە بەیانەیەکماندا ئەتڵایەکماندا مەسەڵەن هەر خۆی ئێمە ئەتڵایە لەناو ئێمە دەست بەدەست کرا بۆ بوونە شتێکی پخت برێ پخت ببێت و بدرێتە دەرەوە فرۆخت بانگەوازهایەکی فەردی کە کراوە مەسەڵەن لە دوورەوە بۆ خەڵک خەت و نیشان کێشیاوە دەستور عەمەڵ دریا بە نەزەر ئەمانەشی جێگەی خۆی بدا بۆی کە ئێمە هەروە کەعەلی خەدری باسی کرد ئەو جنبشەی لە ئێرانە ئەو جنبشە ڕادیکاڵە بەڕسمیت بناسین و خۆمان لە خزمەتی ئەوانە ببینین و وای دانێنین کە ئێمە ئەوان سازماندەهی و ڕێک بخەین ئەوان ڕێکخراوی خۆیان هەیە و ئێمە چی ئەتوانین وەکو تۆقانێک لە پشتی ئەوان بێ ئێمە چی ئەتوانین ئاسانکاریەک بۆ ئەوان بکەین ئێمە چی ئەتوانین ڕێگە بۆ ئەوان خۆشکەین بە بڕای من ئەم شتێکم ئینتزارە یعنی ئێمە لە خۆمانمان هەیە وتم بەشێکی میدیاییە کە ئێمە زاهر بین بەشێکیشی ئەوەسە کە لە دەرەوەی وڵاتە زاهر بین ئەو بەشانەیش ئەگەر پێمان بکرێت بەستگی بۆسە چەندێک نیرو لە دەور ئەم حەسوورانەی ئێمە نیروی منفرد و تشکیلاتی کۆ بێتەوە کە بتوانین مەسەڵەن بتوانین یارمەتی هایکی ئەو توی وا کاسایی باسی کرد کە مەسەن دەوا و دەرمانێک ئەگەر کۆ بکرێتەوە وێلا بە جەمعی 8 نەفەر کە هانە ڕەپەریە هەر کامەشیان کار و زندگی خۆیانەیە پێمان وانەیە کە مەسەڵەن بتوانین بەرنامەیەکی زۆر دابنین بۆ خۆیان بەڵام بە بڕوای من ئەمە زەرفێکە ئیمکانێکە دات کە مەسەڵەن فرۆختوا بووە بە هەر دەلیلێک جریانێک مەسەڵەن لەم حیزبەکانی ئەحزابی چەپ جیابوونەتەوە بۆ خۆی منفەردن باشە بۆچی ئیسەنێن ئەمانە هیچ تەقابلێک نیە منێکی خۆم لە تەقابلەتەك هیچ کام لەو جریانانەی واکەی ئیستا هەن جریاناتی چەپ جریاناتی کە باوەڕیان بە دەسەڵاتی خەڵکەیە جریاناتی کە باوەڕیان بە حکوومەتی شورایی هەیە جریاناتی کە باوەڕیان بە ئازادی کامڵی بەرابەری خۆشنوپیا هەیە جریاناتی کە جیایی کامڵ و متەقی دین لە سیاست داواکەن مەزۆف زۆر شتێ داخوازیەکان مافە سەرەتایەکانی خەڵکی کورد ئامانجیانە من ئەوان لە خۆمە بینم بۆ خۆشم لە ئەوانە بینم ئەمانە بە نەزەری من ئێمە بۆ معنابێت کە لە داهاتوە هەموو ئەم نیروانە ئاوەکەی چێتە جۆگەیەکەوە و ئەمەیەکە بە بڕوای من ئێمە ئەم کارە وەکو کارێکی مثبت دابنین ئەو ئاوڕانەمان کە پرژ بڵاو بوون دووبارەوەتم نیرۆکەمان توانایەکەمان قەی لەسەر یەک کە بتوانین بزانین چیمان بدەستی ئیسەیش ممکنە لە کۆنفرانسی دواییە بەنەزەم هیچ تعسوباتێک نییە ممکنە ئەو بەحسانێک کە ئەم ڕاکریا لێنا بەحسگە لێتر ببێتە بنەما بێتە بناغە لەسەر ئەم بەحسانەی ئێمە مەسەڵەن شتایکی تر دەستوری کارخۆمان دابنێت و ئەم بەحسانەی کە لە کۆنفرانسەکە ئەکرێت بەو مەبنایە کومیتەیەکی تر تازە هەڵبژێرێ ممکنە لە داهاتووە ئەو 8 نەفەر هیچ کامێکیان نەبن یان خەتیادات دوارەکردنەوە تعدادەکەی زیاوە کەم کار لە کۆنفرانسە خۆشبەختانە لێنا بە شێوەیەکی دموکراتیک بە ڕێگیری هەموو شتێک چوە بەرەو چەند نەفەر لەم کومیتا بن یان نەخێر ناوەکەی چی بێت مەسەڵەن بۆ خۆم بەدێلێکی ترم دانابوو ناوێکی ترم دانابوو بەڵام ڕێی نەهێنا مهم نییە بە نەزەر من ئێمە لەو بابەتەوەی ئەو تعسباتە بنێن لەو خێچێکە بەکە ئیسەتر ڕێنە هاوتە ڕایکی تر بێت بەرحاڵ مەزومرۆسە ئەمە بازە ئیمکانی هەست ئێمە لە کۆنفرانسی داهاتووە بە دەخاڵەتی خۆمان بتوانین زیاتر نەخشێکی زیاتر ئیفا بکەین بە هەر نازە دەخاڵەکەی بۆ نازەیش دەتوانین نەخشی زیاترمان زۆر سپاس بۆ تەوجیهەکانتان هاوڕان وەختەکەمان تقریباً 3 دقەمان وەخت ماوە فریایەوە ناکەوین پرسیاری تر بکەم دەنا پرسیار زۆر زۆرە حەزەکەم لە زبانی هەر کام لە ئێوەوە یەکی 1 دقیقە باتەوەجی بەم بەحسانەی کە کراوە ئەمە زۆرتر بتوانین لە ئایندەدا گوستەرەش بدەین و ئەم دەیان و سەدان و هەزاران فعال و کۆمونیست و سوسیالیستە جەزبی ئەم فعالیەتە بکەین لە زبانی هەر کامێکتانەوە بانگەوازتان بۆ ئەم کەسانە چێ لەم کۆمەلگایە لەم کۆمەلگا منزورم دەرەوە ئەوروپا فەرموو بەڵێ با من دەست پێکەم بە تەرتیب هەر بۆ تەرتیب بتوانەکان فەرموو زۆر کوردیی 1 دقیقە دەست هەموو ڕفێقان خۆش بێ چ حزبێمە چ حزب کۆمونیست ئێران کۆمەڵەوە هەموو هاوڕیانێک کە لە کۆنفرانسا بەشدار بوون تەلاشیان کرد بەرحاڵ تایسە نەتیجەی مثبەتی داوە هەروەکە لە قسەکان پێشتریشمان نبوو ئەوزا ئێران زۆر متحوڵە ئەزانم اختلافمانە وەکو ڕفێقانی شاریان پێ کرد منتها ئێمە لە ئەهدافێکی هەسمان زۆر مشترک بیرەکەینەوە ئەوی چەوەسە کە هەدەف ئێمە لە مبارزە ئەوەسە بەلەخەرە نەتیجەکەی بێت بەوە کە مردم
خۆیان بەدەسەڵات بگەین دوای حکوومەت شاکەڕوخا دوای 40 ساڵ 43 ساڵ زڵم و زۆر و ستەم لە ئێرانە نابێ ئێمە ئیجازە بدەین وەک چەپ وەک سوسیالیست بۆ بینیم گەر عەداڵەتە وەک ئەو مردمەی کاخان زندگیکی بەرابەر و خان ئاسایشن خان ئازادین خان زندگی بەرابەر زڵم و ستەمی تیانە بێ ئەمێ دەبێت تەلاشکەین لە نەتیجا من فەرەخان مەوەسە لە هەموو کەسێکە دڵی بۆ ئازادی باوخەن لێ ئەدا دڵی بۆ بەرابەری لێدا بێ ملحەق بێ بەم شۆرە ملحەق بێ بەم شۆرەوە کومەکەین گشتمان بە یەکەوە تەلاشکەین واقعاً جنبشەکەمان جنبش ئازادی خواهی و بەرابەری تەڵبی لە ئێران تەقویت بکەین. زۆر سپاس کاک عەلی فەرموو. میکەکەت بەسراوە کاک عەلی میکەکەت بۆخش فەرموو. منیش بڕاستی هینمەوەسە کە ئێمە ئەلعان لە کشوەریە مختلفە بڵاوین بەنەزەر من هەموو کشوەرەکان دەبێ هەموو ئەو هاوڕێلەکە لەو کشوەرەلایەن هەوڵ بدەن حتا وەکو تەشەکل لە هەر وڵاتێکە یا حتا لە هەر شارێکە بۆ دەوریەکە جەمەوە بوونەوە و ئەم جەمعە بەنەزەر من ئەتوانێ هەم ئەنرژیەکەی ناو ئەو جەمعە وڵاتێ لە جەمەوە کاتەوە هەم کۆمەکە بەو هەیئەتەوەکەی انتخاب یەکەن هەر دەورەیەک بۆ ئەم کارە و ئەتوانێت جەمعی زۆرتر دەخیلکە لە فەرازونشی بەمهینە بەنەزەر منیش و ئەتوانێ نەزەر و بیرروبچوونی ئەوانش لەم حرەکەتی ئەم شورا دەخیل بکە هەر وەکو هاوڕێ سەعی و هاوڕێ ئیبراهیمیش باسییان کرد وەزعێکی زۆر یعنی متغیرە ئەرێ واقعاً متغیرە و ماتڵ ئەوە ناوێ ئێمە دانیشتین بیری لەکەن داخۆچە بکەین دەبێ ئەکشن بکەین یعنی دەبێ وارد بی دەبێ حرەکەت بکەین ئەمە وەزیفەی هەر فعالێکە ئەگەر هەتا ئەم شۆراشە نەیتوانێت جواب داتەوە ئێمە حازرین گەبێن بۆ ئەو تەشەکوڵەی واقعی ئەوان پیشنەهادیەکەن کە بەڵام بە شەرت بتوانێت مەجموعەیە زۆرتر و مەجموعەیە زیاتر وارد فعالیت و ئاکتیڤ کا بۆ ئەوەی کە بتوانین کارێ بکەین فعالیتەکەن یارمەتی بدەین تەسیرەدا بین. زۆر سپاس. مەمنون هاوڕێ ئیبراهیم فەرموو یەک دەقە واقعاً وەختمان نەماوە. بەڵێ من ئێمڕۆ وەختارێک قسەباسم گوێچکەمدا بە قسەکەی مەجیدی ڕەهنەوەرد مەجید ڕەزا ڕەهنەوەرد وەختارێک باسی کردوێتی لەسەر قەبری من زۆر بە ئیرادە ئەیبەن بۆ ئێعدام بەڵام نەکەر ئەو کەسانی تر ئەو باسی کردوێتی لەسەر قەبرەکەی من قورئان مەخوێنن شیوەن و زاری مەکەن بکەنن و ئاواز خەنە سەر موسیقی خەنە سەر ئەم ئیرادەی کە ئێمڕۆژە هەست لە ئێرانە دە تاریخا نەزیری نەبووە ئەو کەنیشکەی واکێک پەرکەکەی خۆی ئەوەسێت و ئامادە بێ ئەچێتە مەیدان ئەو دایکەی واکەی مناڵەکەی بەبێ شیوەن و گریان هەنێتە خاک ئەو باوکەی کە بلەخەرە بانگەوازی شۆڕشەکات دانە دانەی ئەمانە هێزە توانە ئێمە ئەم هەموو گیانبازی بە نەزەری من ئێمە بە ئەتوانم بێژم لە تاریخا نمونەی نەبووە بەرامبەر بۆ هەموو گیانبازی و خەباتە وا کردویانە ئەو فداکاری و جەسارەتە سەری تەعزیم دانەوێنم بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە ئەو دایکانە ڕۆژێ لە ڕۆژان بزووی بتوانن شادی لەسەر دڵخۆیانە ببینن و بتوانن خەمی ئازیزەکانیان تۆزێک لێسوکۆ بێتەوە. سپاس بۆ هەمووتان. سپاس بۆ بەشداریتان و بۆ تەوزیحەکانتان حتممە نەزانم من بەحسە زۆرتر وەختیەوێ هیوادارم توانی لە بەرنامەکانی داهاتووە و لە فرسەتایی ترا زۆرتر سەبارەت بەم مەسەل و فعالیتانە قسە و باسکەین. زۆر سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تویشمان. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکانمان بن کات و ساتێکی خۆش